لە هەمبەر بێباچی حکوومەت لە دروستکردنی کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم مامۆستایان هۆشداری دەدەن کە ساڵی 2025 دەبێت کێشەی موچە چارەسەر بکرێت و کۆتایی بەم ستەمە بهێنرێت. مامۆستایانی پێشەنگ دەڵێن ئێمە شەڕی موچە دەکەین و دەبێت کێشەی موچە لە نێوانی هەرێم و بەغداد چارەسەر بکرێت. مەترسی لەسەر فەوتانی موچەی مانگی 12مان هەیە، بۆیە بە پێویستمان زانی کە ئێمە لە ئێستاوە بەیاننامە و پەیامێکمان هەبێتن بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە ئیتر ئەگەر ساڵانی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە کە دروستیان کردو ئەمانە بەداخەوە گرفت هەبووە لە نەختینە لە پێدانی پارە لە بودجە ئەو بڕێکە ئێمە لە پەیامەکەش ئاماژەمان پێکردو زۆر بە واضحی زۆر بەڕوونی پێمان دەڵێ بەغداد دەڵێ من 10 تریلیۆن و 900 ملیار دینارم بۆ هەرێم ڕەوانە کردووە دابەشی بکەین بە حیسابە ڕقم ئەمە دابەشی سەر 12 مانگی بکە هەر مانگەی 988 ملیاری بەردەکەوێتن ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان بەر لەوەی مانگی یەکتەوا ببێتن ئەبێ موچەی دابەش بکە کە موچەی مانگی 12 ئەگەر دابەشینەکە ئێمە بەڕاستی فشارە مەدەنیەکانمان بەردەوام دەبێتن شەڕی موچە دەکەین شەڕی موچە خۆران دەکەین لە هەرێمی کوردستان. دواخستن و پێنەدانی موچە تەنها کاریگەری لەسەر موچە خۆران نییە بەڵکو سەرجەم سێکتەرەکانی ژیانی سست کردووە و کاریگەری گەورەی لەسەر دۆخی بازار و شۆفێران و تەنانەت کاسبکارانیش دروست کردووە. مامۆستایەک دەڵێت گەر مامۆستا بە گیرفانی پڕەوە نەچێتە نێو پۆلەکان ناتوانێت وەک پێویست دوانەکان بڵێتەوە. هەڵبەتە مامۆستایان کاتێک دەستنا ناو حەڕەمی قوتابخانە ناو ناوەندەکانی خوێندن ئەگەر بە جیرفانێکی پڕەوە نەسنا پۆلەکان بە ئاسوودەیی وانە نەڵێنەوە ئەوە بەڕاستی ناتوان قوتابیەکان بە تەواوی تێبگەێنن و قوتابیانیش سوودمەندن لە مامۆستای. بۆیە هەر کاتێک مامۆستا بە دڵە ڕاوچێوە بە خەمێکەوە کە لە ماڵەوە پێویستیەکانی ماڵەوەی پڕ نەکراوەتەوە چووە ناو هۆڵەکانی قوتابخانە ئەوە بێگومان کاریگەری نەرینی دەبێت و ناتوانێت ئەوانانێ هەیتی بە تەواوی بگەینێتەوە و بە گشتیش باس بکەین لەسەر کۆمەلگا بەڕاستی درەنکەوتنی موچە بەڕاستی کاریگەری خۆی هەیە لەسەر هەموو کۆی گشتی هاوڵاتیان. لە ساڵی 2014ەوە بە بیانووی قەیرانی دارایی کابینە یەک لە دوای یەکە شکست خواردوەکانی پارتی و یەکێتی کێشەیان بۆ موچە دروست کردووە. زیاتر لە 10 ساڵ بەنەدان و لێبڕین و بەناو پاشەکەوت دەیان موچە خۆرانیان نەداوە بەرپرسانی خۆشیان لەسەر حسابی داهاتی هەرێم بوون بە ملیاردێر. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.